بە فیڕۆچوونی ئاوی بارانە و سوودوەرنەگرتن لە ئاوی چەمەوەرزیەکان لە گەرمیان بە ڕێژەی 100%. ئەمە لە کاتێکدایە ناوچەکە لەبارە بۆ دروستکردنی پۆند و بەندا و گلدانەوەی ئاوی باران و سوودوەرگرتن لە داهاتی ئاوی چەمەوەرزیەکان. عەبدولموتەلیب ڕەفعات شارەزای شینگە و سەرچاوە ئاویەکان گریمانەیەکی بۆ سوودوەرگرتن لە ڕێژەی دابارین کردووە و دەڵێت ئەو بڕەبارانەی کە لە دوو ڕۆژی ڕابردوو لە گەرمیان باریوە دەتوانرێت 350 ملیۆن مەتر سێجا ئاوی لێگل بدرێتەوە و لەم ڕێگەیەشەوە ڕێژەی بە فیڕۆچوونی ئاو کەم دەکرێتەوە. بەداخەوە ئێمە لە ناوچەی گەرمیانە چەمی وەرزی باشمان هەیە لەگەڵ ڕێڕەوە ئاویەکانە و هەندێک ساڵ جگە لەوەی گۆڕانکاریەکانی کەشەوە کاریگەری لەسەر ناوچەکە کردووە، بەڵام هەندێک ساڵ بارانی باشە بارێ. ئێمە گەر بەپێی هاوکێشەیەکی زانستی حسابی ئەو بارانە بکەین کە لە دوو ڕۆژی ڕابردووە باریوە زیاترە لە 50 ملیم، ئەگەر بەپێی ئەو هاوکێشەیە حسابی بکەین بە پشتبەستن بە ڕووبەری ناوچەی گەرمیانەوە بۆمان دەرەکەوێت لەم ناوچەیە نزیکەی 300 ملیۆن مەتر سێجا ئاو هاتێتە ناوچەکەەوە، بەڵام بەداخەوە ئاوا زۆربەی زۆری بە فیڕۆچووە لەبەر ئەوەی وەکو پێویست پۆند و بەنداومان بۆ دروست نەکراوە لەم ناوچەیە. گەرمیان بەسەر دوو ناوچەی بارانبارین دابەش دەبێت کە ئەویش ناوچەی بارانی مسۆگەر و نامسۆگەرە. بەپێی داتاکانیش لە ئەم ساڵدا بە ڕێژەی 6 هێندەی ساڵی پار بە بەراورد بە ئێستا باران لە هەردوو ناوچەکە باریوە کە گونجاوە بۆ سەوزبوونی دانەوێڵە و لە وەرگاکان. خۆشبەختانە ئەم شەپۆلە کە ناوچەکەمانی گردەوە بە تایبەت و هەموو کوردستان و عێراقیشی گردەوە بەگشتی ئێمە وەکو کشتتوکاڵ داێنین کە ئەمە ڕێژەیەکی باشە بۆ سەوزکردنی بە تایبەتی دانەوێڵە، چونکە ناوچەکەمان ناوچەیەکی بەرفراوانە و ساڵانە بە دانەوێڵە ئەچێنرێت. بۆ ناوچەی گەرمیان بەگشتی ساڵانی نۆرمال واتە ساڵانێکە دابارینی طبیعیە لە نێوان 250 ملیم تا 350 ملیم باران پێویستە بۆ ئەوەی کشتتوکاڵ سەرکەوتوو بێت. ساڵانە لە وەرزی دابارین گەرمیان پێویستی بە زیاتر لە 250 میلم بارانە و دو ساڵی ڕابردوو ڕێژەی دابارین نەگەیشتە 150 میلم. وشکە ساڵی سەری هەڵدا و بەم هۆیەشەوە جوتیاران و ئاژەڵدارەکان زەرەرمەند بوون. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.